سڵاو بینەرانی بەڕێز و خۆشەویست معلومی بەڕێزانە کە ئێمە لە ڕێی تەلەڤیزیۆنی پەروەردە کەناڵی پەروەردەی بەڕێز و خۆشەویست تیشکێکە خەینە سەر کاروبارە هاتوچۆیەکان هەندێک جار بە شیکاری هێماکانی هاتوچۆ و هەندێک جار ئەگەر پێویست بکات لەسەر کارێک کە پەیوەستیداری هەیە بە بواری هاتوچۆ بەدەر لە هێماکان بێگومان تیشکە خەینە سەر. پێمان خۆش بوو ڕوونکردنەوەیەک بدەین لەسەر کامێرەی چاودێری خێرایی. هەڵبەتە ئەم ئامێرە و یاخود ئەم کامێرانەی کە ئێستا بۆ نمونەیەکێتی لای شۆفێر غەریب نییە بینراوە. ئەم کامێرانە بە کامێرە ناجێگیرکراوەکان ناسراوە، بە کامێرە خێراییەکان ناسراوە لە ناو هاتوچۆدا. دەشێەوە کامێرەیە بۆ نمونە لەسەر ساندێکدا بنرێ وەکو ئێستا دەیبینن و دەشێت بکرێت بە بەشی دواوەی ئۆتۆمبیلێک لە ئۆتۆمبیلەکانی هاتوچۆ. ڕوونکردنەوەمان لەسەر ئەم ئامێرە چییە؟ ئەم ئامێرە لە ڕاستیدا تەنها لە کوردستان دانیە، بەڵکو بگرە ئێمە ڕەنگە زۆر دواکەوتی بێتین لە چاو زۆر لە وڵاتاندا. زۆر شۆفێر هەیە پابند نابێت بە خێرایی دیاریکراوەکان، پێی خۆشە بە خێرایەکی زۆر بڕوا. ئەم خێراییە دەرکەوتۆ لە دنیادا کەماڵ وێرانی لە دوا دێت، هەم بۆ شۆفێرەکە، هەم بۆ کەسانی کە لەناو ئۆتۆمبیلەکەن و هەم بۆ بەکارهێنەرانی شەقامی دیکەن. ینی بۆ نمونە بەڕێزان هەر کاتێک گەشتی خێرایی ئۆتۆمبیلەکەت گەیشتە سەر 80 کیلومتر دەبێت حەقیقەتێک بزانی لە هەر پیادە ڕەوێک بدەیت ئەگەری مردن احتیمالی مردن لە 100% هیچ مەجالێکی تیان نییە واتە لە 100% دەیکوژی. بۆیە هاتوچۆ لە دنیادا بە دوای ئەوەی ئاگەڕاون چۆن شۆفێر ناچارکن ئەم تەکنەلۆژیا داهێنرا کە لە دیدی هەندێک شۆفێران ڕەنگە مەحبوب یاخود مەرغوب نەبێ و ڕقیشان لێتی بۆ چکە دەبێتە مای زیان گەیاندن، بەڵام ئەم زیان گەیاندنە دەرهاوێشتەی ڕەفتاری ئێمەی مرۆڤەکانە. شۆفێر هەیە هیچ جۆرە غەرامەیەکی بۆ نەکراوە بە مێژووی تەمەنی خۆی بۆ چکە دەڵێ پابند بووم بە یاسا و ڕێنماییەکان سەر پێچیم نەکردووە. شۆفێریش هەیە ناوبەناو تووشی غەراماتە بێ بۆ نمونە لە ڕێی کامێرەکانی چاودێری خێرایی. تۆ پابند ببوو خێرانی کە دیاری کراوە دڵنیا بە بۆ تۆ هیچ زەرەرێکی نابێ. لە کۆتاییشدا ئەمە مای زەرەرگەاندن نیە لە ڕاستیدا، مای وا دەکات کە باری ئارامی و سەلامەتی دابینکا بۆ شۆفێران کاتێک کا پابند دەبن بە خێرایی دیاری کراوەکەن. کاتەم ئامێرە بۆ ئەو شۆفێرانێک کە سنوور بەزێنی دەکەن یا ساشکێنی دەکەن دەنا هەر شۆفێرێک بە هەر خێراییەکی دیاری کراوە بڕوا تووشی هیچ لێپرسینەوەیەک نابێ بە ئومێدی سەلامەتیتان.